شش ساڵە چاوەڕوانم ئێوە ببینم عەزیز ئەتان دڵنیام ئێوەش ئەتانەوێ من ببینن بەڵام لەکوێ دە بپرسن لە خۆتان لەکوێ لە کوردستان من ئێستا لێرە ئەنفالم ناویان لێ ناوم ناوێکی عەرەبی ئەنفال دەبم بەنەوە تخوا تخوا ئەم جارە لەگەڵ خۆتانە بم بەنەوە بەسە 36 ساڵ بڕوا بکەن سوقانەکانمانی داڕسا تەواو بوو بەخۆڵ ئەو مەسئولان گویان لێ بە کەس هەیە ئەم ئەواتەی من بگەێنێ بە ئەوان بمان بنەوە کوردستان بمان بنەوە ئاو و خاکی باو و باپیرانمان ئێمە لێرە فەرقمان نییە ئێوە لەوێ کەیفی خۆتانە کچەکەی نەبات لە تۆبزاوە بە عەزەتی خەیارەوە مردیە عیب نییە من خەیار بخۆم تەماتەیشی نەخوارد وتی کچێکی لای کانیمارانی کەلار بە عەزرەتی تەماتەوە لەم نوگرە سەلمانە سەری نایەوە مەگریش وەرە با سەعاتەکەی باوکتت بدەمێ وەرە با سەعاتەکەی باوکتت بدەمێ بۆ سەعاتەکەی باوکێ هین بەرگ باخەوەکەی هین سەڵتە جووتگیرفانەکەی ئاخ حەمە عەلی لە عەلیان حەمە عەلی لە عەلیان لە شەڕی براکوش حەمە عەلی لە عەلیان دەربازبوویەکی گۆڕی بە کۆمەڵ کەچی لە شەڕی براکوژی ئەکوژرێ کورتیەکەی لە دادگای سەدام بە بەتاڵی ئەمێنێتەوە های حەمەی تۆفیقی براوەل پیاوە خانەدانەکەی کورد لەم شوێنە وەڵڵا گوێم لە ترپەی پێیەتی بۆستە گوێم لە ترپەی پێیەتی حەمەی تۆفیقات حەمەی تۆفیق چۆتە سرەوە بۆ حەمەی تۆفیق چۆتە سرەوە بۆ کەوچکێکی چێشخۆری ئاوتەماتەی دارماو ئەی هاوار عەزیز کوڕازاکە عەزیزی حاجی عەبدڵای کەڵۆش براو کوڕی لێرە ئێستا مامە کامیلی شاب لە بەلەگا دوو کچی لێرە ئەنفالە بێ کچەکانی ئەوەنە زیرەکە پەلکەکانیان ئەوەنە درێژە بێ کونەی ئاو بە پەلکەکانیان هەڵەگرن پیاوەکەی ئەڵێ باوەڕم نییە ژنەکەم کوژرا بێ و هێندە جوانە قەت باوەڕم نییە جەلاتەکان توانی بێتیان دەستیانشی بێت بێنی چونەکان گۆڕن ئەو شێن تۆ بێ کەسە ئەوە شێکۆ بێ کەسە وەڵی گوێم لە خرپەی پێێتی باوەڕم پێ بکەن درۆ ناکەم ئەچێ بە ژوورەکانەوە هەرچێ کەس زیریکەی بۆ نانووترێتەوە فەزیلە دەشتەکەی خولەگەدا کچەکەی حەمە خولە تەبخی کەرێکی کەی دێ دانیش دەرمانە کوڕیە